دوهم شوي رمضان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. يا ربي خواي أمد هم شوي مانكي بيروزي رمضان. أم شوانمان لي مبارك بك، لم شواني سرتايا قبول من بك، بر رحمتي خدمان بخيار. يا ربي وصلي بركتي خير وشاكتم لي نبريتو پال ببلاو گناه كان وبنيار، پال بگناه كان وبنيت، پال ببلاو نخوش كان وبنيت. نقات من نقات همو خوشويست و آزيزك، نقات همو كسك أباريت ولتو يا رب. يا رب بركة خيرت هرگيز للاي منو هيج كز بكوتانا قيشتوا. أما بي مناجات دعاب كم لخزمتا نازانا چي بڵێ. منێکی بچووک و لاواز لبردم گەورەیەکی وەک تۆ یا رب، نازانم چی بڵێم. تەوفیقات و بەرەکەت تۆی نێریت، وەڵامی پرسیار و دوعا و دۆش دامانەکانم تۆی دەیتەوە. لە هەر شوێنێ ڕجا و تکات بۆ بێنم دەبەخشیت و عەلیمیشیت بەوەی کە ئەمەوێت. لە هەموو خێرەکە ناسریت، ناظریت، ون بوو یەکنیت، حاضریت. بۆ گوناهەکان غافریت، بۆ نەنگیەکان ساتریت. بێ ئیحسان نەبووم هەتا داوای بکەم، بە بێبینایی نابینم. بەسیرەتم هەر وەک بەسەر پێ ببەخشە یا رب. لەوەتەی لە ماڵی اختیار و اختیباری ئەم دنیا داتناوم، بێ ئاگا نەبووی لێم، بێ ئاگانی لە هیچ کەس. ئاگادارم کە بە خۆت یا رب، ئاگادارم کە ڕەقیبیت. لەناو صفاتە گەورەکانت تێم بگەیەنە ئیلاهی، بە لوتفیت، بە ڕەحمی، هەتا باش بنێرم بۆ ماڵی هەمیشەیی و قەرارگەی دائیمی قیامەتم. کۆمەکیم بکە یا رب، هیدایەتم بەو ڕێگەی نزیکی بە خەبەربوونەوەم پیشان بدا. من ئەبینم ئازاد کراوی تۆم، گوناهێ کە زیانە لەسرم زیادی ناکەی، بە عەفوی شەیسڕیتەوە. چ مەرحەمەتێکت هەیە یا رب، موسیبەت بە کەمیە نێری، خۆشی دنیاش بە لێشاوە نێری. لە قەدەری تاقەت پڕووکیە ناسەبر و سەلوانەکەیتە حەڵوای ڕێگا و خامۆشیەکەی. حەمد بۆ تۆ یا رب. دڵ بە ڕەخنە و ناڕازێتی وێرانە بێت، یا مغیث و ئەغیثنا. یا ربی خوایە هەرگیز ئەم دڵەمان نەبێتە دڵێک ڕەخنەگر بێ لە تۆ، نەعوذ بالله. یا ربی تووشی مردنی تەوحید و تەوەکل و ئیخلاص نەبین، دینمان پارێزراو بکە. دڵی ساغیماندار پەلی هار و پڕزەحمەتی نەفسەگرێت و فێری مەشەقەتی مجاهدەیە کات و ڕامی دێنێت. ئەو جۆرە دڵەمان پێ بدە یا رب، هەتا لە شەڕی دوور و تەریک بین. کە نەفس فێرە خێر بوو بەرزە پێ هەڵەسێت و هەڵدێ لە گوناه. ئەو کات پێوترێت یا ئەیەتوها النەفس المطمئنة ارجعی إلى ربك راضية مرضية. ئیتر نەفس نەسەبیە گۆڕێ، نەسەبی بۆ نەسەبی نەفسی ئیبراهیمیە چێت. نەفس فێری تەوەکل و ڕازی بوونە بێت. ئەو کات بە ئاگرە وترێت و پێی ئەوترێ کونی بەردەن و سەلامن على ئیبراهیم. ئیتر نەسیحەتی ئاگرە کرێت، مەعونەت و یارمەتی بۆ سابرین بێ حیسابە و نیعمەتیش لە بەهەشت بێ حیسابە. إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. ساعاتێکی سەبر و ئارامگرتن لطف و نیعمەتی ساڵانێک پێ عەتا کرێ، چونکە ئازایەتی سەبری یەک ساعەتە. إن الله مع الصابرين. يا رب هەرگیز کەم ڕوانینی تۆم بۆ بەندەکانە نەبینیوە. خێرت بێبڕانەوەیە، لطفت کەفالەت مەکە، فەزڵت وەستانی نییە و بەردەوام لەسەرم حازرە. نیعمەتەکانە وەک شەستە بارانی بەهارە و تەنیشتەکانم چۆڵ ناکە. الحەمدولله، حەمد بۆ تۆ. ڕجاو تکاکانم بە کامی دڵم لێم وەرئەگریت و ڕوو زەردم ناکەی.
ڕێزی مسافرێکی هەڵەخەرجی وەک منەگریت ڕێگەمە دەی مناجات بکەم حەمد بۆ تۆ شیفای نەخۆشیەکان مەدەی حەمد بۆ تۆ یا شافی لە کاتێکا کە ئەزانم نەخۆشم و کاتێکیش کە سەرخۆشی نەخۆشیم و ناشزانم نەخۆشم کە ئەکەوم بە دیوی ناباریە ئەکەوم تۆ هەر باشم بۆکەی دوژمنەکانم لەسەر کۆ ناکەیتە و لطفت هەیە بەردهاوێژەکانم پێ فێر ناکەیت و ڕەجم بە من قەرەباڵغ ناکەیت و سەتر مەکەی لە دنیا و قیامەتا سەترمان کە یا ڕەب تۆ کافی بۆ دوورخستنەوەی شەڕی دوژمنەکانم یا ربی حەمدی بێپایان بۆ زاتی فەردی عەزەمەت نیعمەتەکانی بێشمارن توانای حەمدی منیش بە پایان گەیشتووە یا ربی لەکە الحەمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك اللهم آمين آمين يا مجيب السائلين